بۆیان بابەتەشمان هەڵبژارد زیاتر ماوەیەکە هەستی پێکەین لە ناوەندەکانی خوێندن لە زانکۆکان لە پەیمانگاکان لە ئامادەیەکان لە ناوەندیەکان خراپەکارنانی ئامێرەکانی پەیوەندیکردن و تۆڕەکانی سۆشیال میدیا بووەتە هۆکارێک بۆی کێشە و گرفت بۆ خوێندکاران و بۆ هاوڵاتیان دروست بکە. کێشەکان لە خراپەکارنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەوەیە کە کەسانێک لە سەرەتا بە ناوی هاوڕێتی بە ناوی یارمەتیدان دۆستایەتی لەگەڵ کەسێک ئەکاونتێک بەکارهێنێ دوجار ئەو کەسانە وەکو هەڕەشەکردن لە دژی قوربانیەکە بەکارهێنێن داوای پارەکان داوای خراپ بەدڕەوشتیەکان داوای ئەوەکەن کە ئەبنەمایی سەر لێ شێوان و هەڵوەشانەوەی خێزان ئەبنەمایی دروستکردنی کێشە و گرفت بۆ کۆمەڵگە. گەنجەکان و لاوەکانمان ڕۆشنبیری و شارێکی زیاتریان هەبێ چۆنێتی بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن تۆڕەکانی کۆمەڵایەتی بە چ شێوازێک بەکاربێنن کە نەبنە نیەچیرێک نەبنە قوربانیە دەستی ئەو کەسانەی کە هەڕەشە و مەترسیان لەسەر دروستەکەن. باس لە یاساکان بکەین کە سزاکانی ئەو کەسانی کە ئامێرەکانی پەیوەندیکردن بەکارهێنن چییە؟ هەر بە کورتی لێرە باسێکم لە مادەی دووەماڵێ یا مادەی دووەمی خراپەکارنانی ئامێرەکانی پەیوەندیکردن ئەگەر کەسێک ئامێری پەیوەندیکردن خراپ بەکاربێنێ لە ڕێگەی هەڕەشەکردن تۆمەت هەڵبەستن بڵاوکردنەوەی وێنە گرتەی ڤیدۆی هەر بابەتێک لەوانەی تر سزاکەی بریتیە لە 6 مانگ زیندانیکردن تا 5 ساڵ. واتە ڕەنگە لە 6 مانگ زیاترە لە 5 ساڵ کەمترە یان غەرامەکردن لە 1 ملیۆن دینار تا 5 ملیۆن دینار. ئێمە کوکچانی دەستڕنگینی کەلار گروپێکین لە چەند خانمێک پێکهاتووی ئەمڕۆ بەشدار بووین لە کردنەوەی چالاکیەک بۆ ناساندن و پیشاندان و بەوازارکردنی بەرهەمەکانی خۆمان. ئێمە کەرەستەکان پێکهاتووە لە 50 جۆر باوخاری ڕێکخراوی لانەی تەوار لە هەڵمەتی چوارچێ هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە ژناندا و ئەمەنجی ئێمە لەم پێشانگانێ ئەوەیە کە زیاتر خەڵکی خۆمان بە کارە خۆماڵی و دەستکردەکان ئاشنا بن بۆی کەمتر ڕوو لە بەکارهێنانی شتە دەرەکیەکان بکەن وەروە هاوکارێکیشە بۆ خانمانە بۆی کە هەلێکی کاریان دەستکەوێت و کارێکی سربەخۆ ئازادانە و بتوانن لەسەر پێی خۆیان بوەستن بۆ بەدەستهێنانی ئازادی و بژێوی ژیانی خۆیان.